چۆن یەک پەرلەمانتار دەتوانێت گۆڕانکاری گەورە بەدی بێنێت. دەنگدەرانی پارێزگای هەولێر بە چ ڕێگایەک دەتوانن سوود لە ئەزموونێکی جیاواز وەربگرن؟ لە عێراق پەرلەمانتار ڕۆڵێکی کاریگەری هەیە لە پرۆسی سیاسی و دژایەتیکردنی گەندەڵی و پێشکەشکردنی خزمەتگوزاریەکان. زۆر جارەوەی پەرلەمانتارێک بەتەنها ئەنجامی داوە گەورەتر بووە لە حیزبێکی سیاسی. ئەوە جگە لەوەی تاکە پەرلەمانتارێک دەتوانێت هاوپەیمانی و بەرەیەک دروست بکات لەگەڵ پەرلەمانتار و لایەنی تر بۆ دروستکردنی بڕیارێکی سیاسی گرنگ. نمونەی سەرۆکوەزیران محەممەد شیاع سۆدانی کە سەرەتا تەنها خاوەنی 2 کورسی بوو، ئێستا بەهۆی سەرکەوتنی مۆدێلێکەوە چاوەڕوان دەکرێت نزیکەی 100 کورسی بەدەست بێنێت. لەناو پەرلەمانیش نمونەی پەرلەمانتارانی سەرکەوت و کاریگەر زۆر، وەک سەجاد سالم لە پارێزگای واسط، پەرلەمانتارێکی سەربەخۆیی تشرینیەکان بوو، توانی ڕۆڵێکی گەورە لە باشترکردنی خزمەتگوزاریەکانی پارێزگاکە و بەرەنگاربوونەوەی گەندەڵی بگێڕێت. بەپێی ڕاپرسیەکان بەردەوام وەک باشترین پەرلەمانتاری پارێزگاکەی هەڵبژێراوە. سەرڕێبوونی دەیان پەرلەمانتاری حیزبە تەقلیدیەکان قاسم خەشان چالەکوان و مافناز بووە و بە تەنها دەنگی 11755 کەسی بەدەستهێنا لە بازنەی پارێزگای موسەنە. ڕۆڵی گرنگیە بووە لە تۆمارکردنی سکەڵا لەسەر بەرپرسانی پارێزگای موسەنا و زۆر بەشی بردووەتەوە. قاسم خەشان بە هەڵوێستەکانی دژی گەندەڵیەکانی ڕەوتی سەدر ناسرا و بە تەنها ڕۆڵی هەبووە لە چەندین بڕیاری دادگای فیدراڵی بەتایبەت بڕیاری لادانی حەلبوسی لە پۆستی سەرۆکی پەرلەمانی عێراق. موحسین مەندەلاوی کوردێکی فەیلیە کە دیدێکی سەربەخۆ بووە لە بازنەی بەغدا. بە تەنها 5385 دەنگی بەدەستهێنا بوو بۆ جێگری سەرۆکی پەرلەمانی عێراق. ئێستا هاوپەیمانێکی گەورەی دروست کردووە کە 22 حیزب لەخۆ بدێ و تاکە کاندیدیانە بۆ سەرۆکوەزیرانی عێراق. نمونەیەکی تر مستەفا سەنەد پەرلەمانتار لە سەربازنەی بەسڕە کە بە تەنها ڕۆڵی بەرچاوی هەبووە لە بەدووادا چوون لە دۆسەی گەندەڵی نور زوهێر و تۆمارکردنی چەندین سکاڵە لە دادگای فیدراڵی دژی سۆدانی و وەزیرەکان. ئەم وێنانە بەڵگەی زیندوون کە تاکە پەرلەمانتارێکیش دەتوانێت گۆڕانکاری گەورە ئەنجام بدات. دەنگدەرانی پارێزگای هەولێر ئێوەش دەتوانن سوود لە مەزمونە وەربگرن. ئەم خولە دەرفەتێکی زێڕینە بۆ دەنگدەرانی پارێزگای هەولێر کە لە دەرەوەی بازنەی حیزبە تەقلیدیەکان بڕیار بدەن و ئەزموونێکی نوێ بەدەست بێنن. چۆن؟ بە پشتیوانیکردن لە دکتۆر ڕەعد ڕەفعە، سەرۆکی لیستی 247 بۆ پەرلەمانی عێراق وەک کاندیدی ئەنجومەنی پشتیوانی تەوقیع.